بینەرانی عزیزی کورسات نیوسڵاتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵا بورێکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێەکەم. ئەو وادەی ترامپ دیاری کردبوو بۆ گەمارۆدانی گەروی هورمز دەستی پێکردووە. سوپای پاسدارانیش هەڕەشاکات. داخستنی گەروی هورمز زیانی گەورە بۆ ئابووری جیهان بە دوای خۆیدا دەهێنێت. سندوقی نەخت دەڵێت ئەگەر جەنگ بوەستێت ساڵی 2026 لە ژێر کاریگەریەکانی ئەو جەنگە ئامێنێتەوە. ڕووسیاش لەبارەی بەرزبوونەوەی ڕێژەی برسێتی لە جیهاندا هۆشداری دەدات. وەزارەتی عێراق داتای نەوتی فرۆشراوی مانگی سێ بڵاو کردوێتەوە. جەنگ هەناردەی نەوتی عێراقی بە ڕێژەی 181 دابەزاندووە. داهاتی فرۆشنەکەشی 171 کەمی کردووە. پێدانی دۆلاری بانکی ناوەندی حاجیان هێشتا دەستی پێ نەکردووە. حەج و ئەمرەی هەرێمی کوردستانیش ئەڵێت وادەی دەستپێکردنی یەکەم گەشتی حاجیان دیاریەکات. دووبارە سڵاوتان لێبێ. ئەمڕۆکە ڕۆژێکی گرنگە بۆ ئەو جەنگە کە لە ناوچەکەیە ئێستا هەیە و بەرۆکی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرتووە سەر لە بەیانی ئەمڕۆ. ترامپ لە پێگەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تروس سۆشیال ڕایگەیاندووە کە گەمارۆی بەندەرەکانی ئێران لە سەعاتدەی بەیانی بە کاتی ڕۆژهەڵاتی ئەمریکاوە دەست پێکات کە ئەکاتە 5 ئێوارە بە کاتی هەرێمی کوردستان واتە هەر ئێستا وادەی جێبەجێکردنی ئەو بڕیارەیە. ئەڵێت لەو کاتە دیاریکراوەوە ڕێگری ئەکەن لە هاتن و چوونی کەشتیەکان بۆ بەندەرەکانی ئێران. سوپای ئێرانیش گەمارۆدانی دەریایی ئەمریکا بە نایاسایی ناوەبات. بارگای خاتەمولئەنبیاش ئەڵێت ئاسایشی بەندەرەکانی کەندا و دەریای عومان یان بۆ هەمووانە یان بۆ کەس نابێت. لە دوای بڕیارەکەی ئەمریکا بۆ گەمارۆدانی دەریایی گەروی هورمز سوپای ئێران لا یەکەم کاردانەوەی ڕایگەیاندووە ئەو هەنگاوە نایاساییە کاری چەتەکانی دەریایە. وتەبێژی بارگەی خاتەمولئەنبیای ئێرانی شەڵێت هەرگیز ڕێگە نادەن کە کەشتیەکانی دوژمنەکانیان بە گەروی هورمزە تێبپەڕن. وەکو باسم کرد وادەی گەمارۆکانی ئەمریکاوە تاوی کە ئەمریکا ترامپ بە دیاریکراوی باسی کردووەڵێ ئێمە گەمارەوە خەینە سەر گەروی هورمز بە دیاریکراوی بەندەرەکانی ئێران ئێستا دەستی پێ کردووە. باسی گرنگترین بەندەرەکانی ئێرانتان بۆکەم. ئێران نزیکەی زیاتر لە 30 بەندەری هەیە لە باشوور و باکووری وڵات، بەڵام ئەوانەی کە گرنگن ئەوانەی کە بەندەری بازرگانین نزیکەی 12 بۆ 13 بەندەر ئەگرێتەوە. جا ئەم بەندەرانە کە ئێستا 4-5 دانەیە لێرەی بینن ئەمانە گرنگترینەکانیانن. بۆ نمونە بەندەری ئیمام خومینی، بەندەری بوشەهر، بەندەری ڕەجایی جارێکە هەر ڕەجایی و بەندەری ئیمام خومینی دوو گرنگترین بەندەری ئێرانن. نزیکەی 170 بازرگانی ئێران لە ڕێگەی و بەندەرانەوەی و بەندەری چابەهاریش کە وەکو جێگرەوەیەک چاوی لێکرێت ئەگەر بێت و گەمارۆکان گەروی هورمز بگرێتەوە ئەوترێت کە بەندەری چابەهار ئەتوانێت بێ بەجێگرەوە. بەڵام لێرە بەداتا و ژمارە بۆتان باسەکەم کە ڕەنگە چابەهار ئەوەندە بژاردێکی باش نەبێ لە ڕووی توانە و بەراورد بە شەهید ڕەجایی و بەندەری ئیمام خومینی. با بچینە لای داتاکان بزانین بە داتا و ژمارە دەربارەی بەندەرەکانی ئێران چیمان هەیە و دەربارەی توانای ئەو بەندەرانە و کاریگەریانە کە ئەم گەمارۆیە ئەتوانێت درستی بکات. هەموو بەندەرەکانی ئێران تواناکەیان بەگشتی توانای بازرگانیەکەیان 300 ملیۆن تۆنە لە ساڵێکە. زۆرترین پشکی بازرگانی ئێران بازرگانی بەندەرەکانی ئێران بەروەکوتم بەندەری ڕەجایی و بەندەری ئیمام خومینی ئەکەوێت کە 170 بازرگانی دەریایی ئێران لە ڕێگەی ئەم دوو بەندەرەوە ئەنجام ئەدرێت. جا چەندانە لە بەندەرە گرنگەکان لێرە باس ئەەکەم بە جیاوازی باسی ژمارە و داتاکانی پێوەست بۆ بەندەراناکەم و ئەوەی کە چەند توانیان هەیە بۆ بازرگانیکردن و پەیوەندیان لەگەڵ کام وڵاتانە کام بەندەرانەوە هەیە. بەندەری شەهید ڕەجایی ئەتوانین بڵێن گرنگترین بەندەری بازرگانیە بۆ ئێران و
وەکوتم گەورەترین بەندەری کۆنتێنەریە واتە زیاترین زۆرترین کۆنتێنەر لە بەندەری ڕەجایی بار ئەکرێن و ئەنێردرێن 153 بازرگانی کۆنتێنەر لە ڕێگەی بەندەری ڕەجایی و ئەنجامەدرێت لەگەڵ 80 بەندەری نێودەوڵەتی ئەم بەندەرە پەیوەندی هەیە جا بە هەناردە و هاوردە بێیان بە شێوەی ترانزیتی بێ تواناکەی 100 ملیۆن تۆنی ساڵانەیە بەڵام بە کردارێکی 80 ملیۆن تۆن لە ڕێگەی ئەم بەندەرەوە بازرگانی پێواکرێت. لە ڕۆی پشکەکەی ئەو بۆی بزانین چ پێگەیەکی هەیە لە ڕووی بازرگانی و ئابوووریەوە لە ئێران 185 کۆنتێنەرەکانی هەموو ئێران لە بەندەری ڕەجایی بار ئەکرێن و دائەگیران 170 ترانزیتی ئێران لە ڕێگەی بەندەری ڕەجاییەوە و 6 ملیۆن کۆنتێنەر لەم بەندەرە کاری بازرگانی ئەکەن کە ئەمە بابەتێکی زۆر گرنگەوە ئەم گەماڕۆی ترامپ بچێتە بواری جێبەجێکردنەوە و بێگومان بەندەری ڕەجایی ئەگرێتەوە کە ئەمە کاریگەرێکی گەورە لەسەر ئێران دروستە کازای نەم بەندەرە ماوەی ڕابردوو تەقینەوەیەکی گەورەش لێ ڕوویداجا ڕێڕەوەکان ینی ئەو پەیوەندیانە کە ئەم بەندەرە هەیەی لەگەڵ چینە لەگەڵ ئیماراتە لەگەڵ هندستان و تورکیا و ڕووسیاش پەیوەندی هەیە بە بازرگانی و بە ترانزیت و هەتاوەکو دوایی با بچینە لای بابەتەکانی تر و بەندەرەکانی تر بە ڕیزبەندی بە پێی گرنگی باسی لێوە بکەین. بەندەری ئیمام خومێنی وەکوتم هاوکات لەگەڵ بەندەری ڕەجایی دوو گرنگترین بەندەرەکانی ئێرانن. بەندەری ئیمام خومێنی گەورەترین بەندەری فەلی ئێرانە واتە ئەو بەرهەمانەکە پاکێجینگ نەکراون و بۆ نمونە بابەتی وەکو نەوت و غاز کە بە شێوەی تانکەر ئەچن یان بابەتی تر بابەتی وشکی شتەنانەت بەڵام بە شێوەیە کە لە پاکەت ناکرێن و بە شێوەیەکی هەڕژا و بازرگانیان پێواکرێ زۆرترینی و بازرگانیە لە بەندەری ئیمام خومێنی ئێرانە 48 ملیۆن تۆن ساڵانە بازرگانی ئەکرێت لەم بەندەرە و بەرهەمی سەرەکی بەرهەمی پێویستی سەرەتایی کە لەم بەندەرەوە بازرگانی پێوە بکرێت ساڵانە 15 ملیۆن تۆنە هەروەها کانزاکانیش کە بابەتێکی گرنگە بە تایبەتی لە ئابووری ئێرانە و لە بازرگانی ئێرانە ساڵانە 25 ملیۆن تۆن لە ڕێگەی ئەم بەندەرەوە بازرگانی پێواکرێت. ئەو بابەتانەکە لە ڕێگەی ئەم بەندەرەوە هاوردە ئەکرێن و زۆر گرنگن و ئەتوانین بڵین بەشێکی هەرە زۆری پێداویستی ناوخۆی ئێران دابینەکات بەرهەمی دانەوێڵەیە خۆراکی ئاژەڵە و ئەو بەرهەمە سەرەکی و سەرەتاییانن کە بۆ پیشەسازی بۆ ئەو وڵاتە پێویستیانەوەتاوە بەرهەمە سەرەکیانە و کاڵا سەرەکیانە کە پیشەسازی و وڵاتە پێویستی بۆیە کە کاڵایەکی کۆتاییان لێ دروست بکە کە بەشی هەرە زۆری لە بەندەری ئیمام خومێنی و هاورداکرێت و هەروەها بازرگانی لە ڕێگەی بەندەری ئیمام خومێنی زیاتر لەگەڵ عێراقا لەگەڵ تورکیا ڕووسیا و قەوقاز و هەروەها ڕۆژهەڵاتی ئەوروپایە. با بچینە لای بەندەرەکانی تر و داتاکانی تر بزانین هەر لەم بارەیەوە چی ترمان هەیە. بەندەری چابەهارێکی ترە لە بەندەرە گرنگەکانی ئێران وەکو وتمەکەوێتە ئەو دیوگەڕی هورموز وەکو جێگرەوەیەک سەیری ئەکرێت بەڵام خۆ ئەگەر گەمارۆکانی ترامپ هەموو بەندەرەکان بگرێتەوە ڕەنگە نەکرێت ئەمە سوودێکی زۆر بە ئێران بگێنێت بەڵام ئەگەر واش نەبێت دیسانەوە بە بەراورد لەگەڵ بەندەری ئیمام خومێنی و بەندەری ڕەجایی چابەهار تواناکەی ئەوەندە زۆر نییە کە بتوانێت ئەو کورتێنانە کە لەوێ دروستە ئەبێت لێرە قەرەبوو بکرێتەوە بەڵام بە هەر حاڵ تاکە بەندەری ئێرانە کە ئەکەوێتە سەر ئاوە ئازادەکان وەکو وتم پێویستی بە گەڕووی هورمز نییە لە دەرەوەی گەڕووی هورمزە تواناکەی توانای بازرگانی لەم بەندەرەوە 8 ملیۆن و 500 هزار تۆنە بە شێوەی ساڵانە ئامانجیان ئەوەیە کە هەتا بیگەێنە 33 ملیۆن تۆنی ساڵانە ئەبێ بزانین جێبەجێ بیانایکە لە وڵاتانە کە لە چابەهار و بەرهێنانەکە هندستانە ینی و بەرهێنانی درێژخایانی هەیە لە چابەهار بەڵام بەهۆی سزاکانی ئەمریکا و ئەوەش ئاستەنگی تێکەوت هەروەها 10,000 کۆنتێنەر لەو بەندەرەوە کاری بازرگانی پێکرێت سایلۆی دانەوێڵی هەیە بە توانای کۆگاکردنی 100,000 تۆن و هاوبەشە بازرگانیەکانیش لەم بەندەرەوە کە زیاتر کاری بازرگانی ئەکرێ هندستان و ئەفغانستان و ناوەندی ئاسیایی ناوەندیە. با بچینە لای بەندەرەکانی تر و داتا و ژمارەکانی تر هەر لەم بارەیەوە ئەو بەندەرانە کە ڕەنگە گەمارۆکانی ئەمریکا بیانگرێتەوە بەندەری بوشەهر ئەتوانین بڵین ئەمەش یەکێکە لە هەرە گرنگترین بەندەرەکانی ئێران خۆی پارێزگای بوشەهر نەکرد بەندەرەکەشی بەتەنیا ناوەندی وزە و بازرگانی وزەی ئێرانە چەند بەندەری پارێزگای بوشەهر چەند بەندەری زۆر گرنگی لەیە یەکێ لەو بەندەرە گرنگانە بوشەهرە یەکێ لەو بەندەرە هەرە گرنگانە ئەسەلویە لێریا باسمان نەکردو بەڵام ئەسەلویە هەر ئەسڵەن ناتوانین بڵین بەندەرە یاشارە ناوەندێکی
استراتیژی وزەی ئێرانە کە ئەکەوێتە ئەو پارێزگایە و خارگیشە لەم پارێزگایە کە بەدەیان جار لە کاتی ئەم جەنگیان ناومان بیستووە و ترامپ هەڕەشەی ئەوە کات کە خارگ کۆنتترۆل بکە کە ئەوژەکەوێتە ئەم پارێزگای بە هەر حاڵ خۆی بەندەرەکە بەندەری بوشەر 10 ملیۆن تۆن بازرگانی لێەوە ئەکرێت و لەگەڵ ئیمارات و کوێت و قەتەر و بەحرین زیاتر کاری ئاڵوگۆڕ و ترانزیت و هەناردە و هاوردەی کاڵا ئەکرێت لەم بەندەرەوە هەروەها هەناردا بۆ وڵاتانی کەندا و لە ڕێگەی بەندەری بوشەرەوەیە کاری زۆرتر ینی بارکردن و ناردنی کۆنتێنەری سووک لەم بەندەرەوە کرێت نەک زۆر خەبارە گەورە و زۆریش نزیکە لە کێڵگەکانی وزەی باشوور وەکووتم ئەسەلویە لەم نزیکە لەم بەندەرەکە ناوەندی وزەی ئێرانە هەروەها بەندەرە گرنگ و استراتیژیەکانی تر زۆرتری کێڵگەنەوت و غازیەکان لەوەیە کێڵگەی پارسی باشوور کە گرنگترین کێڵگەی غازیە و گەورەترین ئەسڵەن کێڵگەی غازیە لەسەر ئاستی جیهان نزیکە لەم بەندەرەوە با بچینە لای داتاکانی تر هەندێک بەندەری گرنگی تریش دیسانەوە هەر لە باشووری ئێران هەیە ئەم سێ بەندەرن زۆر بە وردەکاری باسی داتاکانی نەکردووە لێرەیە بەڵام بە هەر حاڵ بەندەرێکەیە بەناوی شەهید باهونەر هەرەکەوێتە باشووری ئێران بە 10 ملیۆن تۆنی ساڵانە توانای بازرگانی کردن بەندەری خۆڕامشار بە 5 ملیۆن تۆنی ساڵانە و بەندەری لنگەش بە 2 ملیۆن تۆن ساڵانە توانای بازرگانی کردن لە بەندەرەکانی باشووری ئێرانن کە ئەگەری زۆری هەیە ئەم گامارۆیەی ئەمریکا بیانگرێتەوە. جیاواز لەم بابەتێکی تر کە ئەمەوێ باسی لێوە بکەم هەر هەڵبەتە پێیوەستە بەم بابەتەوە وەکوتم ئەگەر بێت و ئەم گەمارۆیانەی ئەمریکا بۆ سەر گەروی هورمزوە بەندەرەکانی ئێران جێبەجێ بکرێت زیانێکی زۆر بەر ئابووری ئێرانەکەوێت هەر ئەتوانین بڵین ئەمریکا بەم کارە ئەگەر بۆی بچێتە سەر و ئەگەر جێبەجێ بکرێت دەست دەخاتە بینەقاقی ئابووری ئێرانەوە لێرە بە ژمارە پێتان ئەڵێم بۆ خۆی کۆی گشتی ئەو بازرگانی کە لە کەنداو ئەکرێت ساڵانە 9.7 ملیار دۆلارە ساڵانەوە تا لە هەموو کەنداو بەم قەبارەیە بازرگانی ئەکرێت بەڵام 90% پەیوەستە بە ئێرانەوە جا بە هەنار دەبێت بە هاور دەبێت یان بە ترانزیت بێ بۆیە گرنگیەکی یەکجار زۆری هەیە ئەگەر ئەم گەمارۆیە جێبەجێ ببێت زیانێکی یەکجار زۆر بەر ئابووری ئێرانەکەوێت پێتانەڵێم بۆ هەر کەرتێک بە جیاوازی ئەم زیانانە بە چ شێوەیەکە باسی هەناردەینەوە و غازتان ئەگەر بۆ بکەم کە لە باشووری ئێرانەوە ئەنجامەدرێت و بێگومان ئەم گەمارۆیە کاریگەری تەواوەتی ئەکاتە سەر ئەم بابەتە 80% داهاتی هەموو ئێران لە ڕێگەی هەناردەینەوە و غازەوەیە 90% کۆی بەرهەمی ناوخۆی ئێران دیسانەوە پەیوەستە بە داهاتەکانی هەناردەینەوە و غازەوە کە تەنها لە خارگ تەنها لە دوورگەی خارگ کە لە باشووری ئێرانە 78 ملیار دۆلار ئەم بابەتە نەوت و غاز داهات بۆ ئێران بەدەستەخات و ئەگەر ئەم گەمارۆیە بیگرێتەوە لێرەیە 80% داهاتی ئێران 90% کۆی بەرهەمی ناوخۆی ئێران و 78 ملیار دۆلار تەنها لە خارگ بخەنە ڕیزی زیانەکان کە بەر ئێرانەکەوێت با بچینە لای بابەتەکانی تر باسی پترۆکیمیا و باسی بەرهەمی نانەوتیش کاڵای نانەوتیش ئەەکەم هەناردەی نەوت بە تەنها ینی نەک نەوت و غاز بەگشتی هەناردەی نەوتی ئێران ڕۆژانە 1.5 ملیۆن بەرمیلە کە 139 ملیۆن دۆلار داهات بۆ وڵاتە بەدەست دەخات هەناردەی پترۆکیمیا ئەمانە هەموو ئەو بەشانن هەموو ئەو داهاتانن کە لە ئەگەری جێبەجێبوونی گەمارۆکەیە زیان بەر ئابووری ئێران ئەگەیەنێت بۆ پترۆکیمیا لە نۆمانگی ساڵی 2024-2025 بۆیە بە نمونە نۆمانگە هێنمەوە لە بەرەوەیکە داتا ئابوووریەکانی ئێران لە بەرەوەیکە ساڵی دارایی ئێران جیاوازە لەگەڵ ساڵی زاینی هەندێک ئەبێ گۆڕانکاریان بەسەرادە بۆیە گەر نۆمانگەکە هەژمار بکەین هەندێک ئاسانتر ئەیە بەدەستەوە لە نۆمانگا بە هەر حاڵ 19 ملیار و 700 ملیۆن دۆلار داهاتی هەناردەی پترۆکیمیا بووە بۆ ئێران کە ڕۆژانە 54 ملیۆن دۆلارەکە ئێستا ئەمە بۆچی گرنگە ئەم هەناردەی پترۆکیمیایی ئێران هەر هەمووی ئەتوانین بڵین لە ئەسەلویە لە بەندەری ئەسەلویە کەوتمەکەوێتە پارێزگای بوشەر و بەرگەمارۆکانەکەوێت لە بەندەری ئیمام خومینی کە دیسان ئەویش یەکێک لەو بەندەرانەکە ئەکەوێتە گەمارۆکانەوە و لە بەندەری ڕەجای کە دیسان لە داتاکانی پێشووترا بۆمباسکردن هەناردەکەی لەم سێ بەندەرە زۆر گرنگەوە ئەنجامەدرێت و ئەتوانین بڵین ئەبێت بە تەواوەتی فاتحای ئەم داهاتی هەناردەی پترۆکیمیایە ئێران بیخوێنێت ئەگەر بێت و گەمارۆیە سەر بگرێت لە بەرەوەی کە بە تەواوەتی ئەو داهاتی لە دەست دەچێت با بچینە لای داتاکانی پێوەست بە هەناردەی نانەوتیش بزین ئەو بە شێوەیە کە ڕۆژانە 88 ملیۆن دۆلار لە ڕێگەی هەناردەی نانەوتیەوە ئێران دەستی ئەکەوێت
کە ئەگەر بێت ئەم گەمارویانە جێبەجێ بکرێت 100 ئەم داهاتە زیانی بەرئەکەوێت و کە ئەتوانین بڵێن 79 ملیۆن دۆلارە کەوایەگەر ئەم گەمارویانە جێبەجێ بکرێت وەگەرەمە بچێتە سەر بێگومان بە تەواوەتی ئێران نەک دەستی لە هەموو داهاتەکانی دابڕێ بەڵکو بۆ هاوردە ڕوبەڕووی کێشە ئەبێتەوە بە تایبەتی هاوردەی پێداویستی ناوخۆ بەرهەمانەکە پێویستی پێێتی ڕوبەڕووی ئاستەنگ و کێشەی گەورە ئەبێتەوە. جاما کۆتا زانیاریمان بوو ئەگەر زیانی ئابووریمان هەیە بەشە سەرەکیەکەی. بەگشتی هەموو ئەمانە کە باسم کرد ئەگەر بێت و کۆی بکەینەوە مانگانە بەهۆی گەمارۆکەوە یەک مانگ لە یەک مانگ بخایەنە 13 ملیار دلار زیان بەر ئێران ئەکەوێت. ڕۆژانە ئەکاتە 435 ملیۆن دلار کە ئەگەر بمانەوێ دابەشی بکەین و باسی هەناردە و هاوردەکەی بکەین بە جیاوازی بێگومان ترانزێتیش ئەوە لەوێ بێستە بۆ خۆی بۆ هەناردە 276 ملیۆن دلار زیانی بەرئەکەوێت بە شێوەی ڕۆژانە و بۆ هاوردەش ینی هاوردەی 159 ملیۆن دلار بۆ کاڵا بۆ ئێران ئاستەنگی بۆ دروستە بێت و پەکی ئەکەوێت. هەر داتایەکی تریشمان هەیە دوا بە دوای ئەمە لەم بارەیەوە دەربارەی داتا و ژمارەکانی پێیوەست بە ئەم گەماروەیە کە ئەخرەتە سەر بەندەرەکانی ئێران ئەوترێت کە ئێران جێگرەوەشی هەیە بۆ نمونە ئەو بەندەرانە ئەو شوێنانە کە ئەکەونە دەرەوەی گەڕووی هورمز و ڕەنگە بتوانێت سوودیان لێ بینێ بەشێکیم باس کرد کە پێیوەست بوو بە چابەهار بەڵام وەکو هەر لەوێشا باسم کرد نەخێر ئەم دوو بەندەرەکە وەکو جێگرەوە سەیریانەکرێت دوو بەندەرن کە تواناکەیان بەراورد بەو شوێنانە کە گەمارۆکاش ینی شمولی گەمارۆکە ئەکەن و دا ئەبڕن لە بازرگانی جیهان تواناکەیان زۆر کەمە. ئەگەر بە ژمارەش بیڵێم توانای بەندەری جاس کە باسی لەوە ئەکرێت 1 ملیۆن بەرمیلی ڕۆژانەیە کە ئەمە تواناکەیەتی لە زۆرترین یان لە خۆشببینانەترین حاڵەتە بەڵام بەکردارەکی تەنها 7,000 بەرمیلی ڕۆژانە توانای هەیە و بەندەری چابەهاریشمان هەیە کە تواناکەی 8.5 ملیۆن بەرمیلی ڕۆژانەیە و 5 بەندەری باکووری ئێرانش کە یەکێکی ترە لە جێگرەوەکان و تا لە سوچێکی تری ئێران دەزانین وڵاتێکی زۆر گەورەیە 77 ملیۆن تۆنە دیسانەوە لە ئاستێکی زۆر بەرزا ئێران پشت بە بەندەرەکانی باشووری وڵاتەکەیە بەستێت کە هەموو ئەمانە کەوتونە بەر هەڕەشەی ئەم گەمارۆیە کە لە ڕۆژی ڕابردووە ترامپ بە بەردەوامی باسی لێواکات و هەڕەشەی لە یەکات. گرافیکێکی ترمان هەیە ئەم بابەتە من پێم وایە بابەتێکی زۆر گرنگە بەڵام باسی ئەوە ناکەم کە سەر ئەگرەیان سەر ناگرێت و ئەبێ بزانێکین کە بەرەو چ ئاراستەیە گەڕوا بەڵام بابەتە گرنگە کە لێرەیە ئەمە گەڕووی هورمزە کە لێرەیە ئەتوانین ببینین لە گەڕووی هورمزە خۆی ڕێڕەوێک بۆ هاتن و چوونی کەشتیەکان پێشتر دیاری کرابوو ڕێڕەوەکە ئابم شێوەیە بێگومان ئەو کەشتیانە کە لێرەوە دێن ئەگەر ئەو هێڵی خوارەوە سیرکەین ئەمە ڕێڕەوی ڕۆشنەکەیانەوە ئەو کەشتیانش کە ئەگەڕێنەوە بە گەڕووی هورمزە ئەمە پێشتر ڕێڕەوی ڕۆشنەکەیان بوو کە ئەم ڕێڕەوە لەلایەن دامەزراوەی نێودەوڵەتی کەشتیوانیەوە دیاری کراوە. خۆی ئەم ڕێڕەوە بە شێوەیەکی سروشتی زۆر لە ئێران و ئەمانەوە نزیک بوون هۆکارەکەش ینی کۆنتترۆڵەکەی بە زۆری لە دەستی ئێران و ئەمانەوەی ئاوەکانی ژێر کۆنتترۆڵی ئێران و ئەمان هۆکارەکەش ئەوەیەکە قوڵایی ئاو لەو شوێنانە زۆرترا و گونجاوترە بۆ کەشتیانە کە زەبەلەحن و گەورن و بە ئاسانی ئەتوانن پیای تێ بپەڕن بۆیە نزیکی ئەم ڕێڕەوە لە ئێرانەوە نە بابەتێکی نوێە و نا بابەتێکی سیر و سەمەرەی هۆکارەکەی هۆکارێکی جوگرافیە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە دەنگۆیەکەیە هێشتا پشتڕاست نەکراوەتەوە ئەوترێت کە ئێران بۆ ئەوەی کە کۆنتترۆڵێکی زیاتری هەبێت بەسەر ئەو کەشتیانەیە کە بە گەڕووی هورمزاتی ئەپەڕن ئەمەش مەترسێکی گەورەیەکە ئێستا هەڕەشەیە بۆ سەرگەروەکە ئەڵێ ئەو ڕێڕەوە کە کەشتیەکان پیایتی ئەپەڕن بە تەواوەتی لە سنوورەکانی ئێرانی نزیک کردوەوە ئەمە ئەو ڕێڕەوەیە کە دەنگۆ هەیە لەسەری کە ئێران گۆڕی بێتی وەکو ئەتوانین ببینین هەر بە ناوەڕاستی دوودانە لا سێدانە لە گرنگترین دوورگەکانی ئێرانە ئەڕوات کە ئەمە دوورگەی قشمە و ئەمە هورمزە و ئەگەر وا بێت بە تەواوەتی ئێران ئەتوانێت کۆنتترۆڵی بکاوەکوتم ئەمە دەنگۆیە و ئێرانەڵێت ئەو کەشتیانە کە ئێمە ئەمانەوێ تەنها ئەتوانن بە گەروەکە تێپەڕن باز لە وەرگرتنی باج ئەکات کە هەڵبەتە ئەمە بابەتێک نییە یعنی ئەگەرێکی زۆر کەمە کە ئێران بتوانێمە جێبەجێ بکات لەبەرەوەی کە
وەرگرتنی باج لە گەروەکان لە کەنداوە دەستکردەکان زۆر باوە و هەیە بۆ نمونە لە نۆکەندی سوێز. بەڵام ئەم ئاوە وە گەروی هورمز ئاوێکی نێودەوڵەتیە، یاسای بازرگانی ئازاد بەسەر یاسە پێنراوە و لە بەرچاوگرتنی ئەم یاسایە هیچ وڵاتێک ناتوانێت ئاستەنگ بۆ هاتوچۆی کەشتی و فڕۆکەش لەم شوێنە دروست بکاوە. بۆیە وڵاتانی جیهان و بە تایبەتی بەرژەوەندیەکانی چین و ئەوروپا و ئەمریکاش کە زلهێزەکانی جیهانن وا ئەخوازێت کە بە هیچ شێوەیەک نابێ نە ئاستەنگ بۆ هاتوچۆی کەشتی لەم شوێنە دروست ببێ و هەمیش نابێ باج لەم شوێنە وەربگیرێت و بەڵام ئەوەی کە لە هەواڵەکانە هەیە و باسێکرەوەیە کە ئەمە ئەمڕێڕەوە ئاوای لە هات بێ بزانین هەتاوەکو چەند جێبەجێ بێت. بۆ ئەم بابەتە و دەربارەی گۆڕانکاریە گرنگانە کە لە ناوچەکەی هەیە ئەمەوێ میوانێک وەربگرە مەچینە هەولێر تەحسین وسۆ توێژەر و مامۆستای زانکۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک تەحسین سڵاوت لێبێ. ئەمەوێ بزانم کە بە بڕوای جەنابتان ئەم جەنگە جەنگێکی سیاسی و سەربازیە زیاتر یان خود ناجەنگێکی ئابووری و ژیۆپۆلیتیکیە؟ بەڵێ ئەم کاتە ئێوەش باش، زۆر سوپاس بۆ میوانداریکردنتان. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش، زۆر سپاس بۆ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش، زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. لە ڕاستیدا ئەو پرسیارەی کە جەنابەت ئاراستە ئێمەت کرد، یعنی ئایا ئەو جەنگەکی ئابووریە یان سیاسیە یان بازرگانیە، بەڕاستی ئەم جەنگەکی تێکەڵەیە، ینی لە جەنگی ئاسایشە، جەنگی ئابووریە، جەنگی بازرگانیە، ینی جەنگی بە کورتی ئەم جەنگە دەری خست کە ئیدی ئاسایش و ینی بابەتی ئاسایش، ینی بابەتی ئەمن لەگەڵ بابەتی ئابووری هەروە لەگەر بابەتە سیاسیەکان بەرژەوەندە سیاسیەکان بەیەکەوە ئاڵاون. بۆیە ینی ئەم جەنگە یەک لە لێکەوتەکانی ئەم بابەتە بوو. لە ڕاستیدا ئەگەر باس لە لێکەوتە جۆرا و جۆرەکانی ئەم جەنگە بکەین، ینی هەم لە ڕووی سیاسیەوە، هەم لە ڕووی ئابووریەوە، هەم لە ڕووی ئەمنیەوە، بە تەواوی کۆی ناوچەکەی گرتوتەوە. من پێم خۆشە ینی بەر لەوەی بچینە ناو وردەکاری پرسیارەکان، ینی هەندێک داتا و ئامار دەربارەی گەروی هورمز باز بکەم کە لە ڕاستیدا بۆتە گرێگوێرەی ئەو دانووسانانەی کە لە نێوان ئەمریکا و ئێرانە لە چەند ڕۆژە ڕابردوو لە ئیسلام ئاباد لە پاکستانە هەبوو. خۆی ئەگەر سیر بکەین، ینی مەسەلەن بۆ نمونە ئەمریکا تەنها سەتادووی، ینی لە سەتادووی بازرگانی، ینی ئەحتیماد، ینی ئەمریکا پشت بەو گەروە دەبەستێت بۆ بازرگانی، بۆ بابەتە هەم ئەنی بازرگانی جۆرا و جۆرەکان. مەسەلەن ئەگەر تەماشا بکەین یابان 172 بازرگانی یابان لە ڕێگەی ئەم گەروەوەیە. هەروەها مەسەلەن ئەوروپا ئەگەر تەماشا بکەین 118، مەسەلەن هەندستان و چین 150 بازرگانیەکانیان، بازرگانی جۆرە جۆرەکان لە ڕێگەی گەروی هورمزەوە ئەنجام دەدرێت. کۆریای باشوور نزیکەی 165. بۆیە ئەگەر تەماشا بکەین، تەماشای ئەو ئەرقامانیان، ئەو داتایانە بکەین، ئەمە شتێکمان بۆ ڕوون دەبێتەوە کە ئیدی لێکەوتەکانی ئەم جەنگە بەر لەوەی لێکەوتەی ڕاستەوخۆی هەبێت بۆ سەر ئەمریکا و مەسەلەن ئێران، بە تایبەتیش ئەمریکا، ئەوە لێکەوتەی زۆر زیاتری دەبێت بۆ سەر دەوڵەتانی تر، بە تایبەتی بۆ نمونە مەسەلەن هەم هاوپەیمانەکانی ئەمریکا کە خۆی لە دەوڵەتانی ئەوروپا دەبینێتەوە و هەم نەیارەکانی ئەمریکاش بۆ نمونە چین، مەسەلەن لێکەوتەی زۆری، ینی داخستنی ئەم گەروە لێکەوتەی زۆری دەبێت بەسەر ئابووری و بازرگانی چین. کاک تەحسین جەنابەت باسی لێکەوتەکانت کرد، چ بۆ دۆستەکانی ئەمریکا و چ بۆ نەیارەکانی. بم پێیە بێت ئەگەر ینی لێکدانەوەیەکی بۆ بکەین، ئەتوانین بڵێن ئەم جەنگە ئامرازێکە بۆ دووبارە دابەشکردنەوەی هێزی ئابووری لە جیهانە؟ بەڵێ خۆی ئەم جەنگە دەری خستکە ئیدی، ینی ئەمە تەنها، ینی ئەم جەنگە تەنها ئەوە نەبوو کە جەنگ بێت لە نێوان دوو دەوڵات، بەڵکو یان دوو هێز، یان دوو دەوڵەت، یان دوو ئاراستە کە ئاراستەیەک خۆی لە ئێران دەبینێتەوە، ئاراستە دژەکەی لە خۆی لە ئەمریکا و ئیسرائیل ئەبینێتەوە. ینی ئەم جەنگە دەری خستکە ئیدی
ئەو دەوڵەتانی تری ناوچەکە کە بەشێک شنین لە جەنگەکە بەڵام بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ کەوتونەتەن ژێر لێکەوتەکانی ئەم جەنگە زۆر بە قولیش بۆیە یعنی ئەم جەنگە دەبێتە ینی دوای یەکلایەکردنەوەی پرسەکانیان دوای کردنەوەی گرێچوێرەکان و گەیشتن بە ڕێکەوتن ینی چکۆ نهائیەن نەتیجەی نهایی ینی ئەنجام دەبێت هەرێک بکەون ینی ئەگەر ساڵێکی تریش دو ساڵی تریش مانگێکی تریش ینی بارودۆخەکە بەم جۆرە بێ بەڵام ئەنجامەکەی دەبێت هەر بە ڕێکەوتن کۆتایی بێت بەڵام پرسیارەکە ئەوەیە بەچ زۆرە ڕێکەوتنێک کۆتایی دێت بۆیە دوای یەکلایەکردنەوەی بابەتەکان دوای یەکلایەکردنەوەی دەرئەنجامەکانی ئەو جەنگە بێگومان یعنی کاریگەری ڕاستە خۆی دەبێت بەسەر هاوچێشە و ینی هاوچەشە هەرێمیەکان بە تایبەتی لە ڕووی ئەمنی و ئابووریەوە شان بەشانی ڕەهەندە سیاسیەکانی لێکەوتەکانی ئەم جەنگە. باشە بۆچی سەرڕای ئەم هەموو مەترسیەکە لە گەڕووی هورموزەیە خۆ گەڕووی هورموزی ئەمڕۆ دوێنێ نیە لە ئەتوانین بڵێن 48 ساڵە هەر کە ئاستەنگێک دروست دەبێ هەڕەشە لەسەرم گەروەش دروست دەبێت کە دای ئەخەم کە ناهێڵم هاتوچۆ بکرێت بۆچی هەتاوەکو ئێستاشی جێگرەوەیەکی نییە کاک تەحسین ئایا بەڕاستی بێڕکابەر و بێجێگرەوەیە یان وڵاتان کەم تەرخەم بوون و پێیان وابووە کە قەت ئەم گەروە بە هیچ وڵاتێک داناخرێت و کۆنتترۆل ناکرێت و کارەکەی چییە لە ڕاستیە؟ ئەخۆی بابەتی داخستنی گەرو یان گەمارە خستن سەر ڕێڕەوە ئاویەکان بە گوێرەی یاسای نێودەوڵەتی یان لە ڕوانگەی یاسای نێودەوڵەتیەوە بە جۆرێک لە جۆرەکان ڕاگەیاندنی جەنگە بۆیە لەوانەیە دەوڵەتان یان چ ئەکتەرە هەرێمیەکان چ ئەکتەرە جیهانیەکان ئەنی زۆر پێشبینیەکی وایە نەکرد بێت کە ئەم گەروە بە ئاسانی دابکرێت هەرچەندە ئێران لە ماوەی ساڵانی ڕابردوو زۆر جار ئەمەی بەکارهێناوە بەڵام پێشبینیەکان وا بوون کە ئیدی ئێران ئەمە بۆ وەک کارتێکی هەڕەشە بەکاردێنێن نەک ینی بە تەواوی دای بخات بەڵام نەتیجەی ینی ئەو جەنگە کە ئەمریکا و ئیسرائیل لە دژی ئێران دەستیان پێکرد و ئیدی ئەم گەروە داخرا بۆیە داخرانی ئەم گەروە دوو پەیامە یعنی بەنسبەت ئەمریکا دوو پەیامە پەیامێک ئاراستەی دۆستەکانە پەیامێک ئاراستەی نەیارەکانە ئەگەر تەماشە بکەین ینی ئەو پەیامەی کە ئاراستەی نەیارەکان کراوە ینی ئەو زەرەر و زیانانەی کە لە دەرئەنجامی داخستنی ئەم گەروە بەرنیارەکانی ئەمریکا کەوتووە ینی زیانەکانی زۆر زیاترن لە ڕووی ئابووری بازرگان لەو زیانەی کە بەرخودی ئەمریکا دەکەوێت لە هەمان کاتیشدا ینی ئەو زەرەر و زیانەی کە لە دەرئەنجامی داخستنی ئەو گەروە بەر هاوپەیمانەکانی ئەمریکا دەکەوێت بە تایبەتی دەوڵەتانی ئەوروپا ینی لەسەر هەمیانەوە یابان و دەوڵەتانی ئەوروپا زۆر زیاترە لەو زەرەر و زیانانەی کە بەر ئەمریکا دەکەوێت ئەمە لەسەر بنەمای ئەو داتایی کە پێشتر خستمە ڕوو لەوەی کە هەر یەکە لەو دەوڵەتانی کە ئەمریکا یابان و چاینە و هندستان و کۆریای باشوور و هەروەها ئەمریکا کە اعتیمادیان لانی پشت بە بازرگانە جۆرا جۆرەکان کە بەم ینی کە لە ڕێگەی ئەم گەروەوە دەرباز دەبێت دەبەستن بۆمان ڕوون بووەوە کە زەرەر و زیانەکان بەنسبەت ئەمریکا هەم هاوپەیمانەکانی ئەمریکا هەم نێارەکانی ئەمریکا زۆر زیاترە ینی زۆر زیاتر زەرەر و زیان بەوان کەوتووە ینی ئەمان زیانیان کردو زیاتر لە ئەمریکا بۆیە ینی دوای ئەو بابەتە دەبێت هەم دەوڵەتانی هاوپەیمانی ئەمریکا لە سەروی هەمیانەوە دەوڵەتانی ئەوروپا هەمش دەوڵەتانی ناوچەکەش هەم بە تایبەتیش دەوڵەتانی کەنداویش بە پلەیەک دەبێت بیر لەوە بکەنەوە چۆن ڕێگەیەکی بەدیر بدۆزنەوە بۆ ئەوەی کەمتر بەرەو ڕووی ئەو زیانانە ببنەوە کە لە ئەنجامی داخستنی گەروی هورمزەوە بەریان کەوتووە بە تایبەتیش چاینا هندستان یابان ینی ئەم سێ دەوڵەتە ئەنی لە ئاسیا بە شێوەیەکی زۆر کاریگەر بە شێوەیەکی زۆر تند کەوتونەتە ژێر کاریگەریەکانی داخستنی ئەم گەرەوە لە ڕووی ئابووری و بازرگانی بابەتی وزەوە بۆیە قەیرانێک مثلەن لە ئەوروپا سەری هەڵداوە کە مثل قەیرانی وزە لە ئەوروپا سەری هەڵداوە لە دەرئەنجامی هەڵگیرسانی ئەو جەنگە لە دەستپێکی ئەو جەنگە تا ئێستا ئەم قەیرانە ڕووی لە هەڵکشان کردووە بۆیە ینی ئەمە بەر لەوەی مەترسی بێت بەر لەوەی ینی ئەم جەنگە لێکەوتەکانی ئەم جەنگە بەر لەوەی مەترسی بێت بۆ سەر نەیارەکانی ئەمریکا مەترسی هەیە لەسەر هاوپەیمانەکانی ئەمریکاش دەمەوێت شتێک تاکید بکەمەوە ینی مثلەن ئەگەر سەرنجی لێدوانەکانی ترەمپ بدەین لە ماوەی ئەم جەنگەدا ینی لە دوای 28 شوبات مانجی ینی شوباتی ڕابردوو
کە ئەم جەنگە دەستی پێکرد تا ئێستاش بە جۆرێک لە جۆرەکان سەرڕێی ئاگربەس بەڵام بەردەوامی هەیە بە جۆرێک لە جۆرەکان بەڕاستی یعنی ترامپ دوو پەیامی ینی ئەگەر پەیامێکی دابێت بە نەیارەکانی ئەمە دە پەیامی داوە بە هاوپەیمانەکانی بە تایبەتی ئەوروپا و دەوڵەتانی کەندا بە دەوڵەتانی ئەوروپا دەڵێت ئەگەر من نەبێم ئەگەر من ئەمنیەتی یان ئاسایشی وزە بۆ ئێوە دابین نەکەم ئەوە ئێوە ناتوانن خۆتان ئاسایشی وزە بۆ خۆتان دابین بکەن بۆیە ماوەک لە مەوبەر ترامپ ڕاستەوخۆ ینی ئەم قسەی ئاراستەی دەوڵەتانی ئەوروپا کردوتی ئەگەر قەیرانی وزەتان هەیە ئێوە دەتوانن بێن لەو وزە زیادەی کە ئەمریکا یعنی ئێمە هەمانە وەکو ئەمریکا دەتوانن لە ئێمە بکردن بە نرخێکی بەرز یانش ئەوەتە خۆتان بچن لە گەروی هورمز لەوێ خۆتان پارێزگاری لە کەشتەکانتان بکەن و ببنە بەشێک لە پرۆسەکە بۆیە یعنی استراتیژەتی ترامپ استراتیژەتی ئیداری ئەمریکا ئەوەیە کە ئەو بابەتە تەنها لە ناو ئەمریکا نەمانی تەنها لە دەستی ئەمریکا نەمێنێتەوە دەوڵەتانی تریش بێنە بە ناو پرۆسەکە دەوڵەتانی تریش بەشدار بن لە بابەتی گەماڕۆکە باشە کاک تەحسین ئەمەوێ باسیەوەش بکەین ئێستا ڕەنگە بیبینن بینەرانی ئەمەش بێگومانەی بینن لەسەر شاشی کورسات نیوسەیەکە گەمارۆکانی ئەمریکا ترامپ بۆ سەر بەندەرەکانی ئێران چۆتە بواری جێبەجێکردنەوە ئەم سیناریۆیە کاک تەحسین بە بڕوای جەنابەت هەتاوەکو چەند قابلی جێبەجێکردنە ئەوەی کە ترامپ باسی لێوە ئەکات خۆی چووە بواری جێبەجێکردن جیاوازە لەوەی کە تا چەند بەکردارەکی ئەوەی پێ ئەکرێکە بۆ خۆی ئێڵێ ئەوەی ترامپ ئێڵێت بە تەواوەتی دەستەخاتە بینە بازرگانی و ئابووری ئێران پێتان وایە ئەمە جێبەجێ ببێت و بچێتە سەر و بە تەواوەتی ئەم پلانە جێبەجێ بکرێت یان تەنها جەنگێکی دەرونیە بەڵێ خۆی ئەگەر تەماشای استراتیژەتی ئیداری ئەمریکا بکەین لە سەردەمی ترامپ یان لەو سەردەمێکی ئێستا هەنی ترامپ سەرۆکی ئەمریکا ئیداری ئەمریکا لەم سەردەمەدا لەژێر سەرکردایەتی ترامپ زۆر تەرکیزی لەسەر بابەتێکی ئەوش ئەوەیە کە دەبێت بابەتە ئابوووریەکان لەگەڵ بابەتە سیاسەکان ینی تێکەڵ بکرێن ینی زۆر جار ئابووری وەکو چەکێک وەکو جەنگ ینی وەکو ئامرازێکی جەنگ بەکاردێنێت بۆ ئەوەی ئەو مەبەستانەی کە هەیە هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئابووریشەوە بەدەستی بێنێت بۆیە تەبیعیە ینی بەڵام ئێمە نابێت زۆر بچینە پێشەوە ینی بە پێش حەدەسەکان بکەوین چووکە بەڕاستی خوێندنەوە بۆ مەبەست و نیازی ترامپ یان بۆ بڕیارەکانی ترامپ ینی زۆر لەوانەیە زۆر درست دەرنەچێت چووکە ینی خۆتان دەزانن ینی ترامپ کەسێکە ینی شیکردنەوە یان لێکدانەوە بۆ بڕیارەکانی ینی قورسە هەرچەندە ئێستا ئەمریکا ینی بڕیاری داوەکە بابەتی گەماڕۆی دەریایی بخاتە سەر ئێران ئەمە بەپێی باسم کرد ینی لە ڕوانگەی یاسای نێودەوڵەتیەوە ڕاگەیاندنی جەنگە یعنی بەمانای ڕاگەیاندنی جەنگ دێت بە جۆرێک لە جۆرەکان بەڵام ئەمە ئایا چەند ینی پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم بابەتە چەند کاریگەری ئەبێت لەسەر ئێران بۆ ئەوەی جارێکی تر بگەڕێتەوە بۆ گفتوگۆ و دانووساندن بۆ یەکلایکردنەوەی ئەو بابەتانەی کە خاڵی ناخۆکن لە نێوان هەردوولا ینی پرسیارەکە ئەمەیە ینی ئەمە بابەتە سەرچێکەیە ئەمە بە بڕوای جەنابەت ئەمریکایە بە بڕوای جەنابەت لە دوای ئەم قۆناغەوە جیهان بەرەو ئەوە ئەڕوات کە دیسانەوە بلۆکە ئابوووریەکان ڕێک بخرێنەوە و پێناسە بکرێنەوە و نەزمێکی نوێی ئابووری لەسەر ئاستی جیهان بنیاد بنرێت گومان لەوە نییە ینی ئەم جەنگە بە شێوێکی گشتی یان بڵێن داخستنی گەروی هورمز کە یەکێک بوو لە لێکەوتەکانی ئەم جەنگە دەری خستکە ئیدی بلۆکە ئابوووریەکان هاوپەیمانی ئابوووریەکان هاوپەیمانە ئەمنیەکان دەبێت جارێکی تر پێناسە بکرێنەوە دەبێت جارێکی تر لە قاڵب بدرێنەوە بۆ نمونە ئەگەر تەماشا بکەین ینی ئەمریکا بە تایبەتی خودی ترامپ ینی ئیدارەی ترامپ زۆر تەرکیزی لەسەر ئەوەیە کە ڕێڕەوە دەریاییەکان ینی گەروەکان ئەوەی کە پەیوەندی بە سەقامگیری بازرگانیەوە هەیە زۆر گرینگە ینی لە ڕوانگەی استراتیژەتی ترامپەوەیان لە ڕوانگەی استراتیژەتی ئیدارەی ترامپ زۆر گرینگە کە دەبێت ئەم گەروانە ئەم ڕێڕەوە ئاویانە یان ئەوە تا دەوڵەتێک سەیتەرەی بەسەرا هەبێت یان کۆمەڵە دەوڵەتێک کۆنتترۆلیان بەسەرا هەبێت کە هاوپەیمانی ئەمریکا بن یعنی ئەمریکا زۆر دژی ینی استراتیژێتی ئەمریکا لە سەردەمی ترامپ زۆر دژی ئەمەیە کە گەروەکان لەلایەن دەوڵەتە نەیارەکانی ئەمریکاوە کۆنتترۆل بکرێن یان بتوانن مەترسی لەسەر گەروەکان دروست بکەن یان ئەکتەرەکانی دەرەوەی دەوڵەت بۆیە ئەمریکا لەم قۆناغی کە ئێستا یعنی ئەمە قۆناغێکی جەنگەکەیە ئەم قۆناغێکی ئێستا ئەمریکا لە پێش ئەنی پەیڕەوی دەکات کە ئێستا دەست پێ کرد ئەویش مثلەن
گەماڕۆی دەریاییە بەسەر بەندەرەکانی ئێران یعنی ئەم گەماڕۆیە ئەتوانێت ئێران یعنی هەدەفی ئەمریکا ئەوەیە ینی ئامانجی ترەمپ ئەوەیە کە لە ڕێگەی ئەم گەماڕۆیانەوە جارێکتر ئێران جارێکتر دەسەڵاتدارانی ئێران بێنێتەوە سەر بابەتی دانوستاندن و گفتوگۆ چکە نابێت ئێمە شتێکمان لە بیر بچێت کە ئەم گەماڕۆیانە دەرئەنجام لەوانەیە یعنی ئابووری ئێران یان ئێران لە ڕووی ئابوووریەوە بخنشێنێت تووشی قەیران و کێشەی زۆر گەورەتری بکات ئەوەی کە ئێستا تێدایە. باشە کاک تەحسین نەزانین کە ترامپ ڕێگەی زەنگە زۆری کرد بە ڕێڕەوی ترامپ. ئایا پێتان وایە کە گەروی هورموزیش ببێت بە گەروی ترامپ وەکو خۆشی لە لێدوانێکیا بە ئەنقەست ناوی ناڕێڕەوی ترامپ پێت وایە ئەمە جێبەجێ بکرێت و کۆنتترۆڵەکە بکەوێتە دەست ئەمریکان یان لانی کەم دۆستەکانی ئەمریکا؟ قۆی بابەتی گەروی هۆرموز یەکێکە لە خاڵە ناکۆکە یعنی زۆر قوڵەکانی نێوان هەردوولا ینی نێوان شاندی هەردوولا هەم نێوە هەم ئەمریکا زۆر سوورە لەسەر ئەو بابەتە کە دەبێت ڕێڕەوەکە بکرێتەوە نابێت بە تەنیا لەلایەن ئێرانەوە هەژمونی ئێران بەسەر گەروەکەدا بسەپێنرێت یعنی ئەمریکا زۆر درژی ئەمەیە وەکو ینی تقریبان ئەگەر تەمەشا بکەین یعنی خاڵی بنبەست بوو یعنی گەورەترین خاڵی ناکۆچی قوڵترین خاڵی ناکۆچی لە گفتوگۆکان سەرڕای بابەتەکانی دیکە بەڵام بابەتی گەروی هورمز یعنی تقریبان بە جۆرێک لە جۆرەکان دەتوانین بڵین گفتوگۆکانی پەک خست چکە ئاستی داواکاری هەردوولا ئاستی داواکاری هەردوولا لە دەربارەی گەروەکە زۆر پێچەوانی یەکتر بوو. مەسەرەن ترامپ دەڵێ دەبێ من سەرانە لەو کەشتیانە بستێنم کە بە گەروەکەدا تێپەڕ دەبن. ئێرانیش داوای سندنی سەرانە لەو کەشتیانە دەکات کە بە گەروەکەدا تێپەڕ دەبن کەواتە لێرە بابەتەکە ناکۆچیەکان دەربارەی گەروەکە زۆر دەربارەی گەروی هورمز زۆر قوڵن زۆر توندن بۆیە یعنی کەشی نێو دانوستانەکان بەو ئاقارە گەیشتن یعنی نەتوان دەرئەنجامێکی لێ بەدی نەهات بۆ ئەوەی کە بەردەوام من لەسەری دەربارەی ئەوەی کە ئایا ترەمپ ئەم گەروە بەناوی خۆی دەکات وەکو گەروی زەنگە زۆر کە لە نێوان ئازربایجان و ئەرمینیایە ئەمە واردە چکە جگە لە گەروی هورمز جگە لە گەروی هورمز بە تەسەوری من ئیدارەی ئەمریکا لەژێر سەرکردایەتی ترامپ کە زۆر جەخت لەسەر بابەتە ئابوووریەکان و سەقامگیری بازرگانی دەکاتەوە پێم وایە یعنی جگە لە گەروی هورمز گەروی بابڵمەندە بیش دەبێتە بەشێک لە پرۆسەکە یعنی تەسەور کە احتیمالە دوای گەروی هورمز بابەتی گەروی بابڵمەندە بیش ببێتە بەشێک لەو پرۆسەیە بۆیە ئەمریکا زۆر جەخت لەسەر ئەمە دەکاتەوە بە تایبەتی ترامپ دەڵێت ئەم گەروانە چ گەروی هورمزە چ گەروی بابڵمەندە بە چ ڕێڕەوی ئاویترە نابێت لە ژێر سەیتەرە و هەژمونی دەوڵەتێک بێت یان هێزێک بێت کە نەیاری ئەمریکا بێت ئەمریکا زۆر ئەم بابەتە جەخت لەسەر دەکاتەوە بڵێ. زۆر سپاس تەحسین وسۆ توێژەر و مامۆستای زانکۆ لە هەولێرۆ لەگەڵمان بوون سپاس بۆ زانیاریەکانتان. ئەم جەنگا کاریگەری گەورەی لەسەر نەوتی عێراق فرۆشتنی نەوتی عێراق و داهاتی نەوتی عێراقیش دروست کردووە. کۆمپانیای سۆمۆ داهات و هەناردەی نەوتی عێراقی بۆ مانگی سێ بڵاو کردوێتەوە بە پێی داتاکە داهاتی فرۆشتنی نەوت بۆ نزیکەی 2 ملیار دۆلار دابەزیوە. جەنگی ئێران و داخستنی گەروی هورمز کاریگەری گەورەی کردوێتە سەر داهاتی گشتی عێراق و بەراورد بە مانگی 2 هەناردە و داهاتی عێراق زیاتر لە 170 کەمی کردووە. باسێکی داهاتی نەوتی عێراق و هەناردەی نەوتی عێراقیش با بکەین لە بەرەوەی کەوەکو وتم مبالغە نابێت ئەگەر بڵێین عێراق یەکێکە لە گەورەترین بانەڵین گەورەترین یەکێکە لە گەورەترین زیانمەندەکانی ئەم جەنگا هەر هەندێک داتاش بڵاو کراوەتەوە سەبارەت بەوەکە یەکێ لە زیانمەندە گەورەکان عێراقە یەکیان قەتەرەوە یەکیان کوێیتە لە بەرەوەی کە بە تەواوەتی پشت بە گەروی هورمزە بەستنجا لێرە باسی فرۆشتنی نەوتی عێراق و هەناردەی نەوتی عێراقەکەم لە مانگی سەیە کۆی فرۆشتنی نەوتی عێراق لە مانگی سەیە 18,604,951 بەرمیل نەوت بووە 181
هەفتاویەک فرۆشتنی نەوتەکەی کەمی کردووە لە ڕووی داهاتیشەوە سەدا هەفتاویە کەمی کردووە هەموو ئەو داهاتێک کە لە مانگی سێ عێراق دەستی کەوتووە بەڕاستی هیچ نییە نزیکەی 2 میلیارد دلارە 1,957,121,189 دلاری لە ڕێگەی هەناردەکردنی نەوتەوە دەستکەوتووە سەدا هەفتاویەک داهاتەکەی کەمی کردووە کە بەڕاستی بەرچاوە با بچینە لای داتاکانی تر بە جیاوازی باسی نەوتی شوێنە جیاوازەکان بکەین نەوتی بەسرا کە 14,561,534 بەرمیلی لێ هەناردەکراوە لە مانگی سەیە نەوتی بەسرا هەناردەکەی 184 پەکی کەوتووە نەوتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جەیهانەوە هەناردە ئەکرێت بەڵام کێشەکە ئەوەیە کە بەهۆی ئەم بارودۆخەکە لە ناوچەکەیە دروست بووە و بەهۆی ئەو ناسەقامگیریە ئەمنیە کە دروست بووە هەناردە لە زۆرێک لە کێڵگەکان لە بەشێکی زۆری هەرێمی کوردستان ڕاگیراوە بەڵامەوەی کە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان و هەناردەکراوە 1,271,200 بەرمیل نەوت بۆ 177 ئەوەی هەرێمیش کەمی کردووە نەوتی خاوی کەرکووک جەیهان بە گشتی ئەوەی کە هەناردەکراوە 2,772,217 بەرمیل بووە کە بەشێکی نەوتی هەرێمی کوردستان و بەشێکیشی نەوتی عێراقەکە بە هاوبەشی هەناردەکراوە. جیاواز لەم بابەتە باباسێکی پێشاتە ئابوووریەکانی ئەم ڕۆکەشتان بۆ بکەم بێگومانم جەنگە وەکو لەگەڵ میوانەکەشم باسم کرد و وەکو زۆر ڕوون و ئاشکرایە جەنگێکە کە چەند لایەنی سیاسی هەیە و چەند لایەنی سەربازی هەیە ئەتوانین بڵین دوو هێندەش لایەنی ئابووری هەیە دوو هێندە جەنگێکی ئابووریە بێگومان لێکەوتە ئابووریەکانیشی لێکەوتەی زۆر گەورە و گرنگ و بەرچاون یەکەمیانەوەیکە کەشتیەکان هەوڵیان داوە هەتاوەکو ئەم ڕۆکەوتم سەعات 5 گەمارۆکانی ئەمریکا دەستی پێکردو ئەمریکا بە دیاریکراوی ئەڵێ ڕێگە نایات هیچ کەشتیەک بەوەیە تێبپەڕێت بەبێ چاودێریکردنی خۆی و هەردوێنێکە لە پۆستەکەی خۆیان ترامپ وتی لەمە بەدوا ئێمە دیاری ئەەکەین کێ ئەتوانێت بۆ گەروەیە بێت و بڕوات و ئەمە گەمارۆیەکی تەواوەتیە کەشتیەکان هەوڵیانەدا هەتاوەکو پێش سەعات 5 بە گەروەکەیان تێبپەڕن هەندێک سەرچاوەیان وت 3 کەشتی هەندێکیان وت 4 کەشتی تێپەڕیون بە گەروی هورمزە هەتاوەکو کاتی گەمارۆ هەتاوەکو 5 و هەتاوەکو کاتەکە ئابووری دەستی پێکرد سوپای پاسدارانەڵێ ئاسایشی کەنداو یان بۆ هەمووانە یان بۆ هیچ کەسێک نییە بێگومانەمە هەڕەشەیە سپاڵێ گەربێت و ئەم گەمارۆیە جێبەجێ بکرێت کە ناوی لێناڵێمە کاری چەتەکانی دەریایی یاگەرەمە بکەن ئەوە هیچ بەندەرێک و هیچ سوچێک لە کەنداو پارێزراو نابێت و هەڕەشەی دروستکردنی ناسەقامگیری ئەکات با بچینە لای بابەتەکانی تر بەریتانیا پشتگیریەکە لە دەست بە سەراگرتنی ینی پشتگیری ناکات لە دەست بە سەراگرتنی گەروی هورمز ئەڵێ من بەشێک نابم لەو پرۆسەیە نرخی غاز دیسان لە ئەوروپا بە ڕێژەی 180 بەرز بووتەوەی گەورە زیانمەندی ئەم جەنگە ئەوروپا لە ڕووی نرخی وزەوە هەروەها سندوقی نەختی ژەڵێ ئەگەر ئەم جەنگە تەنانەت ڕاش بگیرێ لێکەوتەکانی لە ساڵی 2026 بەردەوامە بن ئەیبینین لە بەرەوەی کە ئەڵێ ژێرخانی وزە لە زۆرێک لە وڵاتانەکە گەورە دابینکاری وزن زیانیان بەرکەوتوکەوە بە زوویش چارەسەر ناکرێن هەروەها کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا ئەڵێ گرنگترین بابەتی ئێستا ئەوەیە کە هاتوچۆ لە گەروی هورمز ئاسایی بێتەوە وەکوتم لە بەرەوەی کە یەکێتی ئەوروپا گەورە زیانمەندە ئەنجومەنی ئاسایشی ڕووسیا ژەڵێ قەیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست برسێتی لە جیهانا دروست دەکات باسیەوە ئاکات دەڵێ ژمارەی برسیەکانی جیهان 47 ملیۆن کەسی تر زیاد ئەکات و ئەڵێمە مەترسی بۆ سەر جیهان و بۆ سەر هاوڵاتیانی جیهان دروست دەکات با بچینە لای داتەکانی تر بزانین پێشاتی ئابووری تر چیمان هەیە هەر بۆ جەنگەکە بلومبەرگ ئەڵێ جەنگی ئێران ترسی فراوانبوونی لێکرێت بێگومانیش هەروایە ئەمریکا ئەمڕۆ ڕوئەیە ئەوەی کە ئەمڕۆ ئەم گەمارۆیانە خراوەتە سەر بەندەرەکانی ئێران ئەتوانین بڵێن قۆناغێکی نوێی جەنگەکەیە هەروەها تایلەند کە یەکێک لە گەورە دابینکارانی برنجی عێراقاوە برنجی بۆ عێراق هەناردا کرد بەهۆی ئەم ناسەقامگیری ئێستا ناتوانێت برنجەکەی بۆ عێراق بنێرێت و بە دوای جێگرەوەیە ئەگەڕێت بۆ کڕیارەکەی و هەروەها ئەلمنیۆمیش یەکێکە لەو بابەتانە کە لە پیشەسازی جیهانا زۆر گرنگە بەهۆی ئەم ناسەقامگیریانە ئاڵوگۆڕی زۆری بەسەر هاتوو نرخەکەشی بەرزبوونەوەی زۆری بەخۆیەوە بینیوە با بچینە لای بەهای دراوەکان و باسی بابەتەکان بکەین بزانێکین دراوەکان و زێڕونەوت ئەمڕۆ چیان بەسەر هاتووە لە هەرێمی کوردستانەوە گەردەست پێ بکەین $100 بە 154,250 دینار بوو هێشتا باشە و 100 پاوەند بە 205,000 دینار مامەڵی پێوەکرا 100 یۆرۆ بە 180,000 دینار بوو لە کاتی داخرانی بازاڕە $100 بە 16 ملیۆن تمەن بوو تمەن بەرامبەر بە دۆلار دابەزینی بخۆیەوە بینیوە هەروەها 1 ملیۆن لیرەی سووری بە 115,000 دینار و 100
لیرەی تورکیش بە 3450 دینار مامەڵی پێوەکراوە. با بچینە لای بابەتەکانی تر باسی زێڕ و زی و نەوتیشتان بۆ بکەم. دەربارەی زێڕ بێگومان لە دوای ئەم ئاڵوگۆڕە کە بەسەر بارودۆخی جەنگەکەیە هات دۆلار بەرز بووەوە 90 بەرز بۆ زێڕ دابەزی بێکسەرە چینە لای زیو. زیو بە 73 دلار و 97 سنت بوو، 1 کیلۆگرام زیو بە 2378 دلار. زیوی مەرمەڕە لە هەرێمی کوردستان بە 2528 دلار مامەڵی پێوەکرا، پاڵمیش بە 2524 دلار بوو. ئەمە هەموو زانیاریەکانمان بوو دەربارەی زی و هەروەها بەهای دراوەکان. بەڵام بابەتێکی تر واتوانین بڵین لە ئێستایا گرنگترین بابەتی نەوتەوە کەوتم بە تایبەتی لە دوای ئەم گۆڕانکاریانە نەوت لە دوای ئەم گەمارۆیە هەڕەشەی ئەم گەمارۆیە نەوت بێگومان گۆڕانکاری گەورەی ئەبێ بەسەرا بەهاتایە هەرواش بوو لەگەڵ کرانەوەی بازاڕەکان نەوت بەرزبوونەوەی تۆمار کردستانەوە بۆ سەر و 100 دلار یەک بەرمیل نەوتی خاوی برنت گەیشتە 101 دلار و 70 سنت، نەوتی تەکساس 103 دلار و 50 سنتی تۆمار کرد و هەروەها غازی سروشتیش 2 دلار و 69 سنت بوو ئەمڕۆکە لە بازاڕەکانی جیهان. ئەمە داتاکانی پەیوەست بە نەوت بوو و هەر بەم زانیاریانە و بەم نرخانە منیش کۆتایی بە هەواڵابووریەکانی ئەمڕۆ هێنم. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.